عشقی وەرزشکاران بۆ وەرزشەکەن گوێ بەوە نادا کە یاریگاکە بە پێوەڕێنە دەوڵەتەکان بێ و یاریگایەکی باش ئامادەکراو بێ بۆ سیرکردن، بەڵکو کەسێک کە عاشقی وەرزش و تۆپە بێ ڕووەکاتە ئەو شوێنەی کە وەرزشێکی تایە و کاتێکی خۆش لێ بەسەرەبا، وەکوەوەی لە ناحیەی کەڵەکچی بینین ساڵانە وەرزشکارێکی زۆر لە یاریگایەکی سادەی بالەدا کۆ دەبنەوە و بینەری یاری گەنج و لاوەکانی ئەو ناوچەیە بن. خولێکی تۆپی بالە بۆ تیپەکانی ناوچەی گۆرانەتی کراوەتەوە و زیاد لە 30 تیپی ناوچەکە تیایدا بەشدارن. لە یاریگایەکی سادەدا کە وەرزشکاران بۆ خۆیان دروستیان کردووە، تیپەکانی کەلەکچی و شێخان و بەردەڕەش و ئاکرێ و دەوروبەری لە یاریگاکانی نێچەیی و قایماوە بە ئامادەبوونی هەوادارێکی زۆر بەیەک دەگەن کە هەمیشە کێبڕکێکانی ئەو تیپانە دەبێتە پیشاندانی وێنەیەکی جوان و سەرنجڕاکێش کە وەرزشکاران بە چواردەوری یاریگاکەی بالەکەدا بڵاو دەبنەوە و لەگەڵ جوڵەی تۆپ و یاریزاناندا تێکەڵ بەیەک دەبن. هەرچەندە وەرزشکاران شوێنەکەیان گونجاو نییە بۆ دانیشتن و بینینی یاریەکان، بەڵام خۆشەویستیان بۆ وەرزشەکە وای لێکردوون بە پەرۆژ بن بۆ یاریەکان و شەوانە تا درەنگ لەگەڵ کێبڕکێکان دەمێننەوە. ئەوەی کە دەیبینن خولێکی بالەیە کە یاریەکانی بە شەوان ئەنجامدرێ و هەمیشە هەوادارانی ئەو جۆرە وەرزشە لە ناو چەرجاوازەکانی پارێزگای دوهۆکەوە ڕووی تێدەکەن و لەو یاریگا سادەیی کە وەرزشکاران بۆ خۆیان دروستیان کردووە کۆ دەبنەوە بە دیار جوڵەی تیپەکانی گەنجەکانی ئەو ناوچەیەوە.